28 تەمموز ڕۆژێکی پرشنگدارە لە مێژووی کەرکووکیەکان. لەو ڕۆژەدا خەڵکی کەرکووک لە ڕێی خۆپشاندانێکی جەماوەریەوە پیلانێکیان لە دژی کەرکووک و مادەی 140 پوچەڵ کردەوە. سەلەگوانانی مەدەنی باسلە خۆپشاندنە جەماوەریەکەی 28 تەمموزی کەرکووک دەکەن کە بە خوێنی دەیان ڕۆڵی کەرکووک پیلانێک لە دژی کەرکووک و مادەی 140 پوچەڵ کرایەوە. ئەمە لە کاتێکا بوو بڕیارێکی شۆڤێنی درا کە هەموو هەوڵێکماندا ئەو خۆپشاندانە مێژوویە دروست بوو کە چەندین شەهیدمان تێدادا. بەڵام ئێستا لە ئێستادا ڕۆژانە ئەگە بڵێم ڕۆژانە هەوڵی تعریبکردنی کەرکووک و هەوڵی قەراراتی شۆڤێنی بەرامبەر بە کورد و بە دانیشتوانی شاری کەرکووک پێویست ئەکات نەکەر خۆپشاندان. هەندێک جار پێویست بەوەکە کە ئێمە جارێکی تر ماڵی کورد ڕێک بخرێتەوە. لەو ساڵانەوە بەگشت سیاسەتی چەوتی ئەو دارودەستانەیە چوینە کە ئەیانوێ کەرکووک ناسنامەی کەرکووک لە کوردستان بسەنەوە. بۆیە ضرورە لەمڕۆ بەدواوە ئێمە هەم وەکو پاداشتێک بۆ خوێنی شەهیدەکانمان بە گیانێکی تر بە ڕوحێکی تر بە هەمان ڕوحەتی ئەو ڕۆژگارە کارێکی وا بکەین کە ئایندەی کەرکووک لەو پیلانانە دوور بخەینەوە کە لەسەر کەرکووکە. ئەندامێکی سەرکردایەتی یەکێتیش باس لەو مێژۆ پرشنگدارە دەکات و دەڵێ یەکێتی هەردەم داکۆکی کاری مەسەری کەرکووک دەبێت. دیارە ئەو کاتە ئەوەی کە کەرکووچیەکان کردیان هەموو چین و توێژەکان، هەموو ئاین و نەتەوەکان، هەموو حزب و لایەنە سیاسیەکان بە یەک بەرنامە بە یەک وتاب ڕژانە سەر شەقامەکان وتوانیان بەرنامە و پیلانی دوژمنان لە گۆڕ بنێن و توانیان بەڵێنێک بدەن بە کەرکووچیەکان کە کەرکووچیەکان لێرە ناڕۆن. ئێمە لەم ساڵیادەدا ئەو بەڵێن و پەیمانە بۆ ئەو قوربانیانە بۆ بەشداروانی ئەو خۆپشاندانە بۆ کەرکووچیەکان دووپاتەکەینەوە کە بە هەمان ڕوحەتی ئەو کاتا داکۆچیکاری سەرسەختی کەرکووک و مافەڕەوەکانی کەرکووچیەکانە بین. 13 ساڵ لەمەوبەر شۆڤێنەکانی عێراق هەوڵیاندا بە یاسا کەرکووک بۆ چوارگۆشەی یەکەم بژێڕنەوە لە ڕێی خۆپشاندانێک و دەیان قوربانی دەرەنجامی کردەوەیەکی خۆکوژی گەورەترین پیلان لە دژی کەرکووک و مادەی 140 لەلایەن جەماوەری کەرکووکەوە هەڵوەشێنرایەوە. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.